هزري پیامک ریوبری خانی و اقران ماینه دست بکر. اوفیس خانی و اقران ولایت ماینه گوت کریزه که مایا مزن هیا. ام نکارن خانیم پیوست چه بکن. تدکاری به پرینتر 3D خانیانج مرا چه بکی؟ از به اصل خوش لبنان ما. از خورده کی 17 سالی مدام هاتم آمریکایی. من گوت قی از تن دم ساله که خواندن کالج لور بمینم. لیج برشر نافخوی لبنانه 45 سال درباس بونه و از هین لامریکای ما. دو باورنامه من ماستر و دکترای که من هیا. باورنامه من ماستر د اندازیاری مکانیک و اندازیاری آواهی سازی دنه و دکترای من جی د اندازیاری آواهی سازی ده. از هاتم زانینگه هماینه و من لور ناونده که لیکولنیا بناوی ناونده سترکچر و پکاته دامزراند. بری 27 سالان ام تنه 5 کس بون. ایرو ام زیده بونه و بونه 411 کس. نهال امریکای پیوستی ما بزیدتری 8 میلیون خانیان هیا. لولايات ماينه حتى سال 2003 دي پیوستی ما بنزدیکی 7000 خانیان چبه. کریزا ما دسته کار هیا. کسن من پیوست نینن کوان خانیان آوا بکن. پرنتری 3D بریتیه لدروس کردنی شت چین با چین لرگی امریکا کماده درداد بود دروس کردنوی و یعنی کی سیارهندی ناو کامپیوتر لواقع دا. دایان سالا بود دروس کردنی نمونو باشی اتومبیل و فروکه و کشتی بکاردید. امرو هاتوتا کرتی بنیادنانو انجامی سرسرهنری لیکوتو توا. لشاری نوپورت نیوزم لولاياتي فيرجينيا. لێرە شاهدی بینی داهێنانێکین کە وەکو شۆڕشێک لە بواری خانوبەرەدا سیر دەکرێت. ئەوەی لێرەدا ڕوودەدات داهاتووی تەلارسازیە. لە پشتی منەوە خانوویەک بە پرنتەری 3D یاخود چاپی سێڕەهەندەی دروست دەکرێت. ئەم دوو خانووە کارێکی هاوبەشی کۆمپانیای ئالکویستە کە پێشەنگە لە ئەمریکا لە بواری چاپی سێڕەهەندی بە کۆنکریت. ڕێکخراوێکی قازانجنەویست بە ناوی بنیادنان بۆ مرۆڤایەتی Habitat for Humanity تا خانووی هەرزان بۆ خەڵکی کەم دەرامەد لە ڤێرجینیا دروست بکەن. ئەم خانووانە بە کۆنکریت دروستکراون کە باوترین مادەیە ئەمڕۆ لە دروستکردنی ئەو خانووانەدا بەکاردێت کە بە پرنتەری 3D دروست دەکرێن. کۆنکریت یاخود چیمەنتۆ مادەیەکی درێژخایەنە و دەستکەوتنی ئاسانە، بەڵام زۆر دۆستی ژینگە نییە. ڕۆبەراوی خانی 126 متریان دووجایە. ji çaxa ku me çapgera xwedanî û me dest bi awakirina xanî kir, ji bo çapger hemî dîvaran çê bike, tenê 40 saetan ma. ئەم چاوا دikarin teknolojiyê bikarbînin da ku lêçûnên xaniyan kêm bikin. Bi taybetî di jîngeha niha de ku lêçûnên avakirinê bi berdewamî zêde dibin. Ne tenê li Amerîkayê lêbelê li seranserê cîhanê. Pêdiviya me bi teknolojiyê heye wekî rêyekê ji bo kêmkirina lêçûnên xaniyan. So in a nutshell, it's likened to Bi Kurdî ew mîna vî kîsî ye ku ji bo xemilandina sevikan tê bikaranîn. Tu vê diguvêşî û madde jê derdikeve de ku teşeyekê çê bike. Ew jî aynî tişt e. Lêya ku ji çapgerê derdikeve konkret e. Tewheviyeke betonê ya taybet e ku di nav de pêkhateya taybet heye ku dihêle zû hişk bibe, lê hîn jî ew qasî şil e ku dema qat bi qat li ser hev vere danîn, bi hev ve bizeliqin. Makîneyeke mezin e ku ji çapkerên ximavê yên ku di malên me de hene ne pir cuda ye. Bi aynî awayî çawa çapger ximavê datîne ser kaxezê, ximava vê çapgerê konkret e. Bi rastî hin çêkerên pêkhateyên konkretê jê re dibêjin ximav. Ev çapger dikare her teşe û şêvazekê çap bike. Her tiştê ku vere xeyalê û bikare li ser kompûterê bê afirandin, ev çapger
dikare bafirîne. Li gor gelek kesan ev ê her kesî bêkar bike. Lê bi rastî ne wisa ye. Dema çapgerê dibînin, dibêjin kesekî tenê heye ku çapgerê bixebitîne. O êdî kesekî din hewce nake. Herkes bêkar dimîne. Bi rastî ne wisa ye. Nêzîkî 6 kesan hewce ne ku ji bo çêkirina xaniyekê bi vî rengî li cih bin çunke divê em di heman rojê de maddeyên xurtker li dîvaran zêde bikin. ژینگە ئاستەنگەکە گەڕ ڕەوش گەرم بە یان با هەبە یان شلی زێدە بە ئەف هەموو باندۆرێ لەسەر ئامۆرا چاپکردنێ دکن لەو ماژی دوێ بەری تو دەست پێ بکی لەسەروان هەمویان بفکری دوێت تو بچی و تێستێ بکی و پاشێژی ببینی کاچت قەومە و تخۆ بگونجینی. باشترین بارودۆخی کەشوهەوا بۆ پرنتەری 3D چییە؟ ئەرێ شلیە کێم پلەیە گەرمەیە ji 10 تا 15 ji sedî nebûna bayekî zêde ev hemû wisa dikin ku madde bi ciwanî hev bigirin û hişk bibin. پرنتەری 3D تەنیا بۆ دروستکردنی خانووی بچووک نییە، پرۆژەی گەورەشی پێ دروست دەکرێت. بۆ نمونە سەیریان ڤێلایە بکەن لە چین بە پرنتەری 3D دروستکراوە. پلان دانراوە بۆ دروستکردنی هوتێلێکی 82 لە تێکساس بە پرنتەری 3D. ئەم ناوەندە تەندروستیە پێشکەوتووە لە تایلاند بە پرنتەری 3D دروستکراوە. لە عەرەبستانی سعودیە یەکێک لە درێژترین باڵەخانەکان لە شەمس ڕیاضە و ڕووبەرەکەی 345 مەتری دووجایە و بەرزیەکەی 10 مەترە. Di sala 2016 de neteweyên yekbûyî raporek li ser xanî û eqaran li cîhanê belav kir. Gelek xanî zehf pêwîst e li seranserê cîhanê bên çêkirin. Li cîhanê bi giştî beton têbkar anîn. Li Amerîkayê beton kêmtir têbkar anîn. Ger em wekî berê xaniyan çêkin, em ê qet pêre negihin. Ji hêla jîngehê ve konkret pir zirarmend e. Duwarê karbonê de çîmento û maddeyên din jî ku di çêkirina betonê de tên bikar anîn ji bo jîngehê xerab in. Loma divê em maddeyên din bibînin. Em dibînin xelk li ser materyalên cuda kar dikin. دکتۆر داغەر ئاگداری سنوورداری و زیانە ژینگەیەکانی کۆنکریتە. بە دوای مادەیەکی جێگرەوەدا دەگەڕێت کە کارکردن لەگەڵیدا ئاسانترە و زیانی ژینگەیی کەمترە. بەتۆن نە ماتەریالێکە پر دۆستە ژینگە هەیە. وەکو تو دزانی بەرهەمانینە بەتۆنێ سەدەما سەرەکەیە قرێژبوونە ژینگە هەیە. بەکارانینە مادەیەن زندی وەکی داران ڕێیەکە و بەلاوبوونە گازین ژینگە قرێشکەر دجڤاکێدا کێم بە. ناڤەندا مەیە لێکولنان خودی پلانەکە استراتێژیکە. مە ناوێ پلانێ کریە جێم. کو بە ئینگلیزی کورتکردنا ئەنەرژی و مادەیەن کەسکە. ئارمانجەمە ئەوە کو ئەم ئەنەرژی و مادەیەن ژینگە پارێز ji بۆ civakê bînin. دکتۆر داغەر دەزانێت ئەوەی داهێنەر دروست دەکات کردنی پرسیارە دروستەکانە نەک هەبوونی هەموو وەڵامەکان. لیستێک پرسیاری بۆ تیمەکە هەیە تا وەڵامی بدەنەوە. گەلۆ مادەیەکەمە هەیە و ئەو قاسی خورد بەک و لەبەر خۆ بدە. گەلۆ مادەیەکەمە هەیە و مەرجن ئاگرڤەمرین و ژعری بوونە تێدا هەبن. مادەیەمە هەیە و ئەم بکارن دە ئاستەکە مەزن دە بەرهەم بینن و بکارە بن دە قەیرانە خانیان دە گوهرتنەکە چێ بکن. ئەم بگەلێک زەحمەتیانە ڕووبڕوومان لێ پرسکرێکە تەکنیکی ئەو بووکو ئەم چاوەڤان ماتەریالان بەرهەم بینن و بە چاپکەرە 3D پرۆژەیەکە هەری دژوار چێ بکن. مە چەند مادە و پێکهاتێن جودا جەرباندن. مە هێزە خۆ لێکۆلین کرد. مە دۆمداریە مادەیەن خۆ لێکۆلین کردن. مە لێکۆلین کرد کە مادە ji ber germ û sermayê firehna be û naçehev. Madde bi pergala materyalên dinên sûkê re çi qasî digunce. Hewildaneke lêkolîneya mezin bû ku çend salan domand heta me karî bû formûleyeke guncav bibînin. دکتۆر داغەر و تیمەکەی بۆیان ڕوون دەبێتەوە کە چارەسەر ڕەنگە لە باخچەکەیاندا بێت. هەندێک کارگەی کاغەز دروستکردن داخراون بەهۆی کەمبوونەوەی خواستەوە لە جیهانێکی دیجیتالدا. ئەوەش بووەتە هۆی مانەوەی بڕێکی زۆر بایۆمەتریاڵی وەکو وردەدار کە دەکرێت بۆ مەبەستی دیکە بەکاربهێنرێت. ویلایەتە ماینێ ji hemû wilayetên din ên Amerîkayê bêhtir daristan û bax lê hene. Nêzîkî ji sedî nodê wilayetê daristanin.
بەرهەمێن دارستانێ بەشێکە مەزنە ئابووریە منە بەری چەند ساڵان 7 کارگەهێن مەین کاغەزان هاتن گرتن ئەوژی تبابەکە پڕ باش ئادارên هور ku berê ji kargehên kaxez re diçû vêga cih nebû jê re biçe ma tu dizanî tibaba wê çi qasî mezin bû nêzîkî milyon ton madde bû ku tu cihekî din nebû jê re biçe لە تاقیەکەی دکتۆر داغر دوو مادەی ئومێدبەخش دەستنیشان دەکرێن تا گیراوەکە بۆ پرەنتەرە 3دیەکە دروست بکرێت تا خانووی پێ دروست بکات لینجاویدار لەگەڵ وردەدار لینجاو کە مادەیەکی سروشتیە وەکو سیکۆتین وایە لە گەرمەشامی وەری دەگرن وردەدار داری وشکبووی هاردراوە کە بە هەمان شێوە لە درەختەوە دێت تیمەکەی دکتۆر داغر ئەو وردەدارانە بەکاردەهێنن کە لە کارگە داخراوەکانی کاغەزدا بوونەتە پاشەڕۆ سێ هۆکاری سەرەکی بۆ هەڵبژاردننی ئەم مادانە هەیە ئەم مادانە خۆنوێکەرەوەن و دەکرێت ڕیسایکڵ بکرێنەوە ئەمەش کاریگەری خراپی بنیاتنان لەسەر ژینگە کەم دەکاتەوە ئەم مادانە بۆ جیاکردنەوەی پلەی گەرما و سەرما زۆر باشن بە پێچەوانەی کۆنکریتەوە ئەم مادانە دەکرێت 4 وەرزەی ساڵ بە پرنتەری 3D خانوویان پێ دروست بکرێت چونکە پرنتەرەکە پێویست ناکات لە شوێنی دروستکردنی خانووەکە بێت و پارچەکان دواتر بە ئاسانی دەگوازرێنەوە پارچەیان بچووک و گلۆڤەرن دوان پارچەیان دە دوو مادە هەنە دارên hûr di nav wan de hene ku darên hûrên axêne û mîna ardin ev bi piyomolîmerê re tê tevhevkirin û ku maddeya darên hûr pêvetên zerliqandin û dikeve nav pêk hatiye darê û wê ji şilî êrişa gêrikan û hilweşîna xwezayî diparêze çapker van parçeyan dixe navxwe wan germ dike dihelîne û dirijîne nav lûlikekê di amûra çapkiriniya 3D de bi kurtî çîmento û av têne tevhevkirin û qat bi qat têne dariştin Cudahiya wê ji betonê ev e ku beton nikare ji bo çêkirina rûyekî asoyî were bikaranîn خێراتر لە کۆنکریت ڕق دەبێت کاتێک هەوای بەردەکەوێت لێبەلێ ئەم دikarin bi materyalên xwe yên rûyên asoyî biafirînin ji ber ku pir zûtir ciyê xwe digire û em dikarin bi goşeya 45 çap bikin ev jî rê deme ku em pêkhateyên 3D çap bikir me wisa durist kiriye ku di navbera 1 ta 5 xulekan de heş bibe تیمەکەی دکتۆر داغر شتێک دەکەن هەرگیز نەکراوە بۆیە هیچ ڕێوشوێنێک یاخود مانیۆڵێک نییە لەسەری بڕۆن تەنیا بیردۆزیان لە بەردەستایە تا تێستی بکەن لە ئەزمونەکانیاندا ڕوبەڕووی ئالەنگاری دەبنەوە ji ber ku berê ti kesî ev nekiriye tu bi rastî nizanî tu dê bi çi re rûbirû bimînî arîşe pir bûn ev ne rêyeke bi gulan xemilandî bû rêyeke pir dijwar bû lê em niha di vî karî de pir çêtir bûne bêguman tu qet nikarî piştrast bibî ku dê her tişt bi ser bikeve lê baweriya me hebû ku tîma me têra xwe xwedî ezmûne û bikare zora her astengiyeke ku heye rastî wê were û bibe carekê prînter ve mirî her tişt ji kar ket em çûn cem çêkerên amûrê û bi wan re xebitîn lê kesî nizanîbû pirsgirêk çi ye û çi bike ئەمە یەکەم پرۆژەی پڕ ئالەنگاری دکتۆر داغر نییە داهێنانەکانی ئەم پرۆفیسۆرە بوارەکانی دیکەشی گرتووەتەوە یەکێکە لەو زانایانەی کە بیرۆکەی بەکارهێنانی تۆرباینی بای لەسەر دەریا داهێناوە و داهێنانی لە دروستکردنی کردا خەڵاتی بەناوبانگی لە بواری ئەندازیاری مەدەنیدا بردووەتەوە تەکنۆلۆژیە باە ji bo çêkirina elektrîkê li ser avê teknolojiyeke mezin e ji bo paşeroja civakê û em niha di vî warê taybet de li Amerîkayê pêşengin berî 10 salan me yekem turbîna bayê li ser avên Amerîkayê danî di vê laboratwara me de hatibû dîzaynkirin هاوکارەکانی دکتۆر داغر دەڵێن ئەندازیارە هێمنە لوبنانیەکە بڕوای بە کللتوری پێکەوە کارکردن تیم وەرک هەیە و بە پێویستیەکی داهێنانی دەزانێت
کارکردنا به دکتۆر جاغر نمینە تشتێکی جنە کو من جەربان دەبە چونکو ئەو شیانە مرۆڤان دەبینە کو ئەو بخوا نابینن ئەوژی سەدەما پێکانی ناوێ هەبدیت نییە لە خانیەکی کوژە چاپکەرێن 3D و بیۆمەتریالان هاتیە چێکردن چونکو وێ دەزانی بوو کو ئەم دەکارن vەیەکێ بکەن لە گۆری من هێستانەت و هەرگاف ببێژێ ئەف پر دژوارە و قەت نەهاتیەکردن لێ کارکردنا دە vێژینگە هێزە لەژێر دەستێ دکتۆر جاغر و لە زانێنگەها ماین جیهان بینیە کە هەیە کۆکەس ژمە بە قاسی مە هەمویان نەژیرە و ئەم دکارن وان تشتان بکەن گەر ئەم بەهەورە بخەبتن و مێژێن خواتەرخانی وێ بکەن ئەم دکارن بکەن. لە شوێنی دروستکردنی خانوەکە لە شاری بانگۆڕی ویلایەتی مین تیمەکەی دکتۆر داغر هەوڵی دۆزینەوەی گرفتی گەورەترین پرنتەری 3D لە دنیا دەدەن. تیمەکەمەیە پڕخورد هەبوو ئەزمونونەکە زاف باشە تیمێ هەیە من گوت دەوێت لە بەرەتوارێدا تیمەکەمە هەیە و ژزیاتری 400 کەسی پێک هاتیە ئەندازیار زانان فیزیکناس و هەروەکیدن هەبوونە تیمەکە وسا مەدزانە بوو کوژ بۆ هەر ئاستەنگێک و دەرکەوە پێشیامە مرۆڤێن مێن گونجاو هەنە ئەم دکارن چارەسەر بکەن دەرکەت هۆڵێک و ژبەر کومە گەلێک مادە پرۆسەس دکرد تۆزە دارên هور لەسەر زمانێکی ماکینەیە کۆم بوو زمانێک و دەریە فدەیە ڤەتکە و دگرە فیدەیەک و ماتەریالێ ji lûlikê peyda dike ew qas toz têde kom bibû ku ziman tiştekî din kar nedikir dema ku me dest pê kir me nikarîbû pêşbîniya arîşeyeke wisa bikin çareserî nehêsan bû ji bo ku toza ser wê biavêje me tenê baweşînkek li ser zimên danî. دوای هەوڵدانی بەردەوام تیمەکەی دکتۆر داغر پرۆژەکە تەواو دەکات. مانگی ئۆکتۆبەری ساڵی پار حاکمی ویلایەتەکە و سیناتۆرەکانی ئەمریکا بەشداری ئاهەنگی کردنەوەی خانوەکەیان کرد. ئەم ئیرۆ یەکەم خانیەک و بچاپکەرە 3D و بتەوایی ژە بایۆماتریالان هاتیە چێکردن پیرۆز دکن. ji darê hûr hatiye çêkirin. Ev xanî ji darê hêrandî hatine çêkirin. Kî bawer dikir ku tiştekî wisa dikare çê bibe. Ev xanî di dawiyê de dikare alîkariya peydakirina xaniyan ji bo neşteciyê mayînê bike. Avakirina malan ji xelkê re dawîanî li belavkirina karbonê di pêvajoya avakirinê de û piştevaniya pîşesaziya berhemanîna daristanan yekev neşopî. Destxistina van her sê tiştan ji bo Hebîb Dagir û tîma wî destkeft e. Ez serbilindim bi rêya plana vejandinê bûme alîkar. Gelek spas Hebîb. Hebîb spasiya tevan kir. Çima em tev ji bo dîtina ku li cem Hebîb heye spasiya wî nekin. پرسیارەکە لێرەدا ئەوەیە ئایا ئەم خانووە خنجیلانە کە وەکو داهێنانێکی ئەمریکی دەنگدانەوەیەکی هێندە گەورەی لێکەوتووەتەوە و لەدار دروست کراوە دەتوانێت بەرگەی زستانی تند و بەفراوی ویلایەتی مین بگرێت؟ مەچێ کرد داکو ئەم ببینن ئەو دکارە خۆل بەڕەوشن ئاوارتە بگرە وەک میناک ئەم بفکار بوون و دبەک و ئەف مادە بەرفرە ببە و بچە ناو هەف چونکە مادەیەکە نویە دەماک و گەرم و سار دبە گەلۆ فرە دبە و دچە ناو هەف ئەف خانی پرۆتۆتیپێکە ji bo ceribandinê mînakeke hestewer bi xanî ve hene tu li ban binêrî tu dê hestewerekî li wir bibînî ev hestewer daneyên li ser xanî daneyên li ser heykelê xanî û her wisa rewşa keş û hewayê wekî germî û sermayê berhev dikin. دوای ساڵێک خانوەکە هەموو وەرزەکان تێدەپەڕێنێت و کاتی هاتووە بزانین لە چه بارودۆخێکدایە. پر baş bû bêguman me hin arîşeyên biçûk têbînî kirin lê bihêstanî têne çareserkirin me ti parçebûneke mezîn nedît ku li xaniyê asayê nû çêkirî hebe ev maddeyek ku tu niha dibînî her çend ji darên hûr û biyopolîmeran hatiye çêkirin jî diwarê zextê de ji betonê bihêstir e di heman demê de dikare ji sedî sed were vezîvirandin tu dikarî bi kûnkerê qul bikî û parçeyan jê bibirî maddeyeke pir taybet e û dikare li gelek devaran were bikaranîn. Hebûna xaniyekî ku dikare ji sedî sed were vezîvirandin zaf giring e. Em niha mijûlê ceribandinekê ne da ku em bibînin ka ev madde dikare çend caran were vezîvirandin û dubare were bikaranîn. Ji bo vezîvirandina vê materyalê tu dikarî wê hûr bikî û dûra têxî nav çapkerê û dîsa xanî pê ava bikî. Niha em vî karî pênc caran dikin da ku em bibînin ka di her gerekê de çi tê serê pêk hateyên maddeyê. Wek nimûne heke ev xanî 200 salî bimîne wê maddeyê
5 caran dubare bikarbîne. Ango ev xanî dikare 1000 salî were vezîvirandin. Tiştê ku derbarê vî xanî de cuda ye ev e ku di navbera dîwar, ban û zemînê de valahî heye. Di wê valahiyê de mekarî bû maddeyên cudakar ku biomateryalin bikarbînin, da ku pêşî li hatina germî û sermaye derve bigire. Dema ku tu bi çapkera 3D xaneyekî beton ava dikî, bi gelemperî tu tenê dîwaran çêdikî. Dema ku ava dikin tu dibînî ku ew bingeheke mîna xaniyekî asayî ava dikin. Paşê dîwaran bi alava çapkirina 3D çêdikin. Piştre ban û beşên dinên xanî bi destan çêdikin. چاپکەرە مەیە 3D یا تەرمۆپلاستیک یا حەری مەزن هەیە ئەم وێژبوونی ئاواکردنە خانی و کەشیان بەکارتێنن مە هەست کرد و پێدیڤی ئەمە بە پرینسەرێن مەزنتر هەیە پێویستی ئەمە بزیدەتر هەیە چونکو گەر ئەم وێ لەسەر ئاستەکە فرە بکن دوێ ئەم خانیان زووتر ئاوا بکن دوێ ئامورا چاپێ مادەیەن زیدەتر برێژە. Em ê vê havînê projeyeke bi navê kargeha siberojê ragihînin. Ev kargeheke ku teqeziyê li ser berhemanîna xaniyên zêdetir dike. Bêguman, mirov çiqa sîvan xaniyan zûtir berhem bîne, nirx kêmtir dibin. Ev xanî parça parça hatiye çêkirin. Armanca me ew e ku em bikaribin her 48 demjimêran xaniyekî ava bikin. Li ser wê yekê dimîne ka çend makîneyên te li kargeha ve berhênanê hene. Xerciya madeyên ji bo vî xanî nêzîkî $40,000 ye. Li wilayeta Maynê xaniyek ku rûbera wî 600 metre çargoşe be mîna vî xanî nêzîkî $300,000 lê diçe. Nêzîkî 40,000 li maddeyan çû. Em niha dinirxînin ka xerciya berhemanînê çiqase. Dema ku ev hejmar bi dest meketin, li gorî me em dikarin rikeberiya şêwaza kevneşopiya çêkirina xaniyan bikin. Ya girîng ew e ku şêwaza kevneşopiya çêkirina xaniyan ji her kesî re neberdest e, ji ber ku karkerên me nînin ku wan çê bikin. Bi bikaranîna hişê çêkirî, em ji pişkên xanî pişrast dibin. Em ê vê havînê di projeya xwe ya nû de bicî bikin. İsal em ê xaniyê duyem ku guhertoyeke mezintir a vî xaniye ava bikin. Çend kompanyayên xaniyan têkelî me re danîne da ku em bi wan re kar bikin ji bo avakirina xaniyan. Yek ji kompanyanên vê deverê navê wê Penquist e. Me bi wan re li hev kiriye ku em taxeke neh malî bi vê teknolojiyê ava bikin. Tişta ku herî zêde dilxweşker bû roja ku me xanî vekir gelek kes hatin. Dema ku me ben birî, yekem kesên ku ketin xanî, waliya wîlayeta me û senatorên me bûn. Li xênî mêzekirin û hemûyan jî got ku ev xanî pir xweşik e. Xelk dibêjin wow. Di dawiyê de tiştî herî girîng ev pêşwaziya xelkê ye.